پەرتووشنی نەخۆشە دەرونەکان بە پشتیوانی خوا پێشکەشەکەین. هیوادارم سوودی هەبێ بۆ هەموو لایەک بتوانین لە ماوەکەمەی کە لەبەرسایە بتوانین بابەتی شیزۆفرینیا گرنگترین پڕمشتومڕترین ئاڵۆزترین نەخۆشیە لە نەخۆشە دەرونیەکان. هەر کاتێک باسی نەخۆشی دەرونی دەکرێت نەخۆشی شیزۆفرینیا بە واضحی بەڕوونی ئەدرەوشێتەوە. تا ماوەیەکی زۆر یعنی نەخۆشی شیزۆفرینیا هاواتا بوو لەگەڵ ئینسانەتی، واتە شێتی یان مادنس. ئەسمان کرد شیزۆفرینیا لە دوو شیزۆفرینیا پێکاتوە کە بە واتای دووپارچەبوونی عەقڵ دێ، دووپارچەبوونی مێشک دێ. ئەگەر بێت و تەماشایەک بە نیشانەکانی ئەو شیزۆفرینیایی کە ئێستا ئێمە لە DSM-5 خوێنین و باسی لێکەین بەو جۆرە نییە. یعنی باسەکە باسی دوولەبوونی مێشک نییە، بەڵام ئەم ناوە بۆ چی وە هاتووە؟ ئەوە چیرۆکێکی دوورودرێژی لە پشتەوەیە بە سەریعی بە خێرایی باسیەکەین. ڕاستیکی زانستی تر هەیە، ئەویشەوەیە بابەتی نەخۆشە دەرونیەکان و شیزۆفرینیاش وەکو نەخۆشیەکانی تر نییە گەڕابێتن و کەشفیان کرد بێ، بەڵام ئینەما بابەتێکە نەخۆشیەکە کە بە جۆرە لە جۆرەکان دیفینیشن کراوە، کۆمەڵی نیشانە هەیە ناوی لێنراوە ئەوە، وەک نەخۆشیەکانی تر نییە کە بڵێن دۆزرابێتەوە و کەشف کرابێ. ئەمە تەنها چۆنەڵێ تعریفێک و دیسکریپشنێکە. ڕاستیکی تر هەیە لەم بابەتەوە، بابەتی شیزۆفرینیا ئەگەر بێت و بە ڕابردووەکەیە بڕۆینە دواوە، یعنی ئەم زانایانە کریپلینمان هەیە، بلۆلەرمان هەیە، دوایی DSM-3 کتێبی DSM-3 و 4 و 5 تقریبا جیاوازیان هەیە. ئەوە نییە هەمویان لێک ئەوەیە بڕۆن، لێک باسە بڕۆن. باسەکان هەندێک جیاوازیان هەیە. 1860 بابەتی شیزۆفرینیا چەند بە شێوەیەکی گشتی نەخۆشە دەرونیەکان لەم نەخۆشیانە پێکاتوە. دیمێنشیا سینیلیس ئەو نەخۆشیانەی کەوا لە تەمەنی پیریا تووشی مرۆڤەکانە بێ. دیمێنشیا پەرەلەتیکا ئەو نەخۆشە دەرونیانەی کە ئەبێتە هۆی ئەوەی ڕەقبوونی جەستە و تۆزە گرژبوونی تێدایە، کە ئەمیش لەو کاتەیە بەهۆی نەخۆشیە کە سفلیسی پێڵەن تووشی مێشک و دەمارەکانی جەستە بووە. و هەروها دیمێنشیا پریکۆکس. ئەم دیمێنشیا پریکۆکسە هەر ئەم شیزۆفرینیایە، بەڵام ناوە کۆنەکەی. زۆر باشە. یەکەم کەس کە باسی ئەم دیمێنشیا پریکۆکسەی کرد بێ کە شیزۆفرینیاکەی ئێستاکە پیاوێکە بە ناوی بنێدیکت ئۆگست مۆرێل 1809 بۆ 1873 ژیاوە. طبعا ئەم سیفەتانەی ئەم کرایتیریایی کە ئێلێرەیە باسە کرێ ئێستش ڕەنگە لە ناو کۆمەڵگاکانە، یعنی ئەوانەی کەوا شارەزای بابەتە دەرونیەکانی ئێستش مابێ. یەکەم شت بابەتی ئەوەی کەوا کەسەکە ئەم نەخۆشیە لە تەمەنی هەرزەکاریە تووشیە بێت. دووهەم شت دیمێنشیا، واتە جۆرێک لە شێتی و خەڵەفانی لەگەڵایە. تەماشای ئەم دەستەواژەیەکەن. زۆر جارگوێمان لێ بێ دەڵێ فڵانە کەس زۆر زیرەک بوو، کتێبی زۆرە خوێندەوە، نازانم چی.
ئەو کاتە ئەم پیاوە بنیدیکت ئۆگست مۆڕل وا بوو کە لەو کەسانەیەکەوە زۆر زیرەکەن ئەم حاڵەتە ڕوودات کە لە ڕووی زانستی و ئەم بابەتە تۆزێ نەک تۆزە زۆریش هەڵەیە چونکە ئەوانەی کەوا دەستنە زانکۆ خەریکی خوێندنەوە ئەوان و زیرەکردن کەمتر شیزۆفرینیاگرن ئەو کەسانەی خاڵێکی تر ئەو کەسانەی کەوا زیاتر ئەستنەوە ناوخۆیان و گۆشەگیر و ئەوە بن ئەو سفتێکی تر دیلیریەم دیلیوشن واتە بابەتی وەهم شتێکی تر ئەوەی ماستەربەیشن واتە دەسپەڕ ئەوانی کەوا دیمێنشیا پریکۆکسیان هەبووە خەریکی ماستەربەیشن واتە دەسپەڕێکی زۆر ئەبن هۆکار چییە؟ ئەو کاتە قەناتیان وا بوو ئەوە هۆکارە بوو ئەوە بەڵام ئیشەکە پێچەوانەیە بابەتەکە پێچەوانەوەیە ئەو کەسانێکەوە تووشی شیزۆفرینیا ئەو نەخۆشیکەوە ئەو کاتە ناوی دیمێنشیا پریکۆکس بووە ئەو کەسە جۆرێک لە نەبوونی پەیوەندی کۆمەڵایەتی و ئەوەی بۆ دروستە بێت تاکە چێژێکەوە لە ژیانی ئەمێنێ بابەتی ئەوەیەکەوە بەتەنها لە ژوورێک لە شوێنەکە چۆنەڵێ ئەو کارە ئەنجامەدا یاخود قەناتیان وا بوو ئەو کەسانی کەەوە کاری چۆنەڵێ عەقڵی و ژیری زۆر بەکاردێنن ئەکتیڤیتیکی ئینتێلێکچوال زۆر بەکاردێن واتە ئەڕۆنە کتێبی فەلسەفی زۆرە خوێندنەوە نازانم ئەم بابەتەکانی ئەوەی بەدوای عیلمی عەجیب و غەریب باگەڕێن ئەوانە تووشە بن قەناعەتیان وا بوو ئەو کاتە دواتر ئەم ناوانە زۆر زەڕوورەکەوە ئینێکمان هەبێت لەسەر ڕابردووی شیزۆفرینیا کە چۆن هاتووە کێ قسەی لەسەر کردووە چۆن ئەم بابەتە هاتووە کەسێکەیە بە ناوی کارل لودویگ کالبام هات بابەتی شیزۆفرینیا یان دیمێنشیا پریکۆکس ئەو کاتە ناوی ئەمە بوو کردێ سێ بەشەوتی ئەم سێ جۆرەمان هەیە کەتاتۆنیا جۆرێکە لە گشتبوونی ماسوولکەکان لەگەڵ هەندێک جوڵە کە لە نەخۆشی شیزۆفرینیا ڕۆدا هێبیفرینیا کە لەگەڵ ئەم دەستەواژەی هێبیفرینیا لەگەڵ ئەم پیاوەی کە لای چەپەوەیە ناوی ئیواڵد هیکەرە بەیەکەوە داهێنا ئەم هێبیفرینیایە زیاتر لەو کەسانەیە کەەوە لە هەرزەکاریەوە تووشی شیزۆفرینیا بن وە پارانۆیا ئەمە سێم دەستە بوو لە نەخۆشی ئەم پیاوە دەستنیشانی کرد زۆر باشە دواتر کەسێکی زۆر گرنگ هەیە لە تاریخی مێژووی دەروون پزیشکیا کە ئیمیل کرپلینی پێڵێن ئەکید ناوتان بیستووە ئەویش هات وتی ئەم سێ نەخۆشیە کەتاتۆنیا و هێبیفرینیا و پارانۆیا هەموو یەک شتە کە ناوەکەی ئەنین دیمێنشیا پریکۆس کە ناوە قەدیمیەکەی هێنا شیزۆفرینیایە دیمێنشیا پریکۆکس ئەوەی کەوا ئەوان قەناعەتیان وا بوو ئەم سیفەتانە بوو کە یەکەم شت discrepancies between thought and emotion واتە چۆنەڵێ ناهەمخوانیەک هەیە لە بینی بیرکردنەوە و ئیمۆشنە واتە ئیمۆشن شتێکەڵێ واتە وە thought بیرکردنەوە شتێکترەڵێ نەگەتیڤیزم واتە هەر شتێکی پێڵێ ئەو کەسە جێبەجێ ناکە یعنی ئینکاریەکە پێڵێ ئەوە بکە نایکات ئەو جوڵەیەمان بۆ بکە نایکات ئێگەر نەخۆش بێت ستیریۆتیپیکال بیهێڤیەر یعنی هەندێک جوڵە ئەکات دووبارەیە کاتەوە بۆ منە یانەوە تا جۆرێک لە گرژبوونی ماسوولکە کا بە بەردەوامی بۆ سەعاتێک بە یەک جۆرە جۆرێکمان هەیە بۆ نمونە پێوترە پیلۆ
موڤمنت، یعنی کەسەکە وەکو وایە لەسەر سەرینێک سەریدا نابێ، هیچ شتێکش لە ژێر سەریان نیە، بە سەعات ئاوا ئەمێنێتەوە. دواتر هالوسینیشن وتمان هەلوەسا ئەوەی کەوا شتێک ئەبینێ لە دەرە وجودی نییە، شتێک گوێ لێ بێ کە لە دەرەوە هیچ بوونێکی نییە. دیلیوژن وتمان وەهم و disordered thoughts. تەماشاکەن ئەم سیفەتانە لەگەڵ ناوی شیزۆفرینیایە هیچ بەیەک ناخۆن. یانی شیزۆفرینیا وتمان جیابوونەوەی مێشک، یعنی لەتبوونی مێشک. ئەمە چ بابەتێکی لەگەڵ لەتبوونی مێشکە خوا لەبەرەوە ئەم چیرۆکەی کە ئەم باسی کە باسمان کرد وەکو ڕابردوویەک بۆ ئەم بابەتە تاوەکو ڕوونی کەینەوە بابەتی شیزۆفرینیا ناوەکەی معنایەکی هەیە، بەڵام ناوەڕۆکەکەی هی ئەم دیمێنشیا پریکۆکسەیەکە ئێستا خاڵەکانیمان باس کرد. زۆر باشە. لێرە ئەڵێن سۆوەت دیمێنشیایە واتە یان دیسۆشیشنە، یعنی نەخۆشیەکە کە سیفاتەکانی وەک سیفاتەکانی ئێستەیە کە باسمان کرد، وتمان دیلیوژن وەهمی تایە، هەلوەسەی تایە، ڕەفتاری نابەجی تایە، باشە، یاخود دیسۆشیشنە. دیسۆشیشن باشترین نمونەی ئەوەیە کە کەسێک وا هەستەکە نەخۆشیێکمانەیە پێ دیپێرسۆناڵایزیشن یان دیڕیاڵایزیشن، وازانێ خۆی نامۆیە بە دەوروبەرەکەی و دەوروبەرەکەی نامۆیە بۆ ئەو لەگەڵ ئەو زروفەیە ئەو بارودۆخیان نایەتەوە. ئەم دوانە لەگەڵ ئەو سیفەتانەی شیزۆ ئەم دیسۆشیشنە لەگەڵ بابەتی شیزۆفرینیایە لەگەڵ بابەتی دیمێنشیا پریکۆکسە نایەتەوە. ناوەکە شتێکە، ناوەڕۆکە شتێترە. ئەم چیرۆکەمان باس کرد بۆ ئەوەی کەوا چۆنەڵێ جۆرێک لە ئەوەتان لابێت کە چۆن هاتوو ئەم بابەتە. ئەو زانایانەی کەوا قەناعەتیان وا بۆ دیسۆشیشن واتە لەتبوونە ئەم شیزۆفرینیا ئەمانە بوون: ڤێرنیکە، ئۆتۆگرۆس، سترانسکی و زووی. ئەمانە قەناعەتیان وا بووە ئەمە دیسۆشیشنە، نەک ئەو سیفەتانی کەوا ئێستا لە شیزۆفرینیایە هەیە. زۆر باشە. ئێستا دێنە سەر DSM-5. وتمان DSM-5 کتێبی نەخۆشیە دەرونیەکانە، کلاسیفیکیشنە لەسەر شیزۆفرین، لەسەر هەموو نەخۆشە دەرونیەکان. ئەوەی کە هەیە لەو چاپتەرەیە کە ناوی ناوە شیزۆفرینیا and other psychotic disorder، واتە شیزۆفرینیا و نەخۆشیە سایکۆسەکانی تر. ئەمانە ئەگرێتەوە: brief psychotic disorder, delusional disorder, schizotypal personality disorder, schizoaffective و schizophreniform, schizophrenia, substance medication induced psychotic disorder و psychotic disorder due to another medical condition. ئەمە تەنها خوێنەوە بزانین ئەم چاپتەرە ئەم هەمووە باسەکە، یعنی ئەوانەی کەوا سایکۆسیسی لەگەڵایە. سایکۆسیس وتمان چی چیە؟ وەهم و هەلوەسەیە. وەهم چییە؟ وەهم ئەوەیە کەوا تۆ باوەڕێکت هەبێت کە بە هیچ جۆرێ لەگەڵ سەقافەتی تۆ و لەگەڵ کۆمەڵگایەکەی تۆیە نەگونجێ. کەسێک بڵێ من قسە لەگەڵ بۆ نمونە بوونەوەری ئاسمانی یەکەم و دێن سەرم لێدەن، ئەمە بە هیچ جۆرێ لەگەڵ بیرکردنەوەی ئێمە و لەگەڵ ئەو کۆمەڵگایی کە ئێمە تێیدان ناگوجێ بۆ نەمە وەهمە. هەلوەسەش ئەوەیە کەوا کەسێک بڵێ گوێم لە خەڵ دەنگێکە بێت کە دەنگەکە وجودی نییە ئەسڵەن. ئەمە ئەو بابەتانەیەکەوە کە لە چاپتەری
شیزۆفرینیا و نەخۆشیەکانی تری سایکۆستا باس کراوە. ئەوەی ئێمە کەوا بەلامانەوە مهمە، ئێستا بدەین باسی شیزۆفرینیاکەین. ئەگەر بێت و بمانەوە باسی شیزۆفرینیا بکەین، یەکسەر ئەوێ بەم بابەتە دەست پێ بکەین. باسی دیلوژن بکەین، واتە وەهم، و باسی هالوسینێشن بکەین، هەلوەسا، و باسی چی بکەین؟ disorganized thinking یان سپیچ. یعنی ئەو قسانەی ئەیکات، ئەو فکرانەی کە هەیەی باشە disorganized واتە بەیەکەوە ناخۆن، و هەروەها disorganized or abnormal motor behavior واتە حرەکە و جوڵەیەک بکات باشە کە لەگەڵ بارودۆخەکەیان ناتەوە. بۆ نمونە وەک وتمان کاتەتۆنیامان هەیە، یعنی جوڵەیەک ئەکات، جۆرێک لە جوڵە ئەکات، ئێستا وێنەکانی پیشانە دەین بۆ ماوەی نیو سەعات سەعاتێ زیاتر بە یەک جۆرە مێنێتەوە، یان جۆرێک لە جوڵە ئەکات چەندین جار، دەیان جار دووبارەیە کاتەوە. و هەروەها نەگەتیڤ سیمتۆممان هەیە. نەگەتیڤ سیمتۆم وتمان بریتیە لەوانەی کە لەو حاڵەتی کەوا کەسەکە ئێمە هەندێک سیفاتمان هەیە طەبیعیە، ینی ئێمە بۆ نمونە شتێک ڕوەدا ئیمانمان بۆ هەیە، واتە کاردانەوەمان بۆ هەیە، لەگەڵ چۆنەڵێ ڕێکشنمان هەیە. باشە ئەو ڕێکشنەی نامێنێ. بۆ نمونە کەسێک نوکتەیەک ئەڵێ ئێمە پێکەین، ئەوەی نامێنێ، واتە کۆمەڵێ سیمتۆمی ئەبێ، کۆمەڵێ نیشانەی ئەبێ کە لە مرۆڤی ئاسایی کەمترە. باشە و پۆزیتیڤ سیمتۆممان هەیە کە هەندێ شتی ئەبێت کە لە مرۆڤی ئاسایی زیاترە. بۆ نمونە وتمان وەهم و هەلوەسا، مرۆڤی ئاسایی ناڵێ باسی ئەم شتانە ناکە، ئەمە زیاترە لەوەی کەوا یعنی شتێکە ئیزافەیە لەسەر هین و ناتەبیعیە. و نەگەتیڤ سیمتۆم ئەوەی کەوا تۆ خۆت بکەیتە ژوورێکەوە و لەگەڵ کەس قسە نەکەی، و گرنگی بە پاکوتەمیزی خۆت نەدەی، و گرنگی بە هیچ شتێکی خۆت نەدەی، زۆر بێ ئیرادە بی و بەس بتەوێ پاڵکەوی لەسەر هینەکە لەسەر جێیەکەت و هەڵنەسیتەوە، ئەمە پێوترە نەگەتیڤ سیمتۆم. ئەمە بەم جۆرە. ئێستا دێنە سەر شیزۆفرینیا. شیزۆفرینیا is a disorder that causes significant distortion in thinking, perception, speech and behavior. نەخۆشیەکە کە ناتەواویەکی زۆر وازەح و ڕوون ئەکات لە بیرکردنەوە. perception واتە ئیدراک. ئیدراک وەکو چی؟ یعنی بۆ نمونە ئێمە دەنگێک دێت، باشە دەنگێک دێت و ئێمە وەریەگرین، بەس لە نەبوون هیچ نەبێت ئێمە هیچ نابیستین. باشە ئەمە پێوتێ distortion in perception. کەسێکە بڵێ من گوێم لە دەنگەکە بێ بەڵام دەنگەش و جوین نەبێ، ئەمە لە پێرسم لە ئیدراکیە کێشە هەیە. speech لە قسەیە و behavior. بۆ نمونە لە بابەتی behavior نەخۆشی شیزۆفرینیا ڕەنگە یعنی هەندێک شت بکە لەگەڵ چۆنەڵێ بارودۆخەکە یەک نەگرێتەوە. بۆ نمونە بێتە شوێنێک باشە بە جۆرێک ڕابکات، بۆ نمونە یان پیسایی بکە لە شوێنێکی گشتیە. ئەم شتانە دیستۆرشنە لە بیهێڤیرەوەتە ناتەواویە لە ڕەفتارە. دەڵێ this typically leads to significant limitation in functional ability. ئەم حاڵەتەش ئەبێتە خۆی چی؟ جۆرێک لە زەحمەتی و ئەوە لە کار و پیشەیە. functional ability واتە وەزیفەی خۆی ناتوانێت جێبدرێت. The condition usually begins in adolescent or earlier. بەس بە شێوەیەکی گشتی زۆرترین ماوە لە بینی 15 بۆ 25 ساڵایە شیزۆفرینیا، ئەکرێتە تەمەنەکانی پیریش ڕوو بدات، بەڵام زۆرترین حاڵەتەکان لە تەمەنی هەرزەکاری و سەرەتای چۆنەڵێ ئەدەڵتودۆ
چۆنەڵێ گەورەبوونەوە ڕوەدا. لە خوارەوە نووسراوە roughly 1% of people in all cultures have schizophrenia. لە سەتایەکی هەموو کەڵچەرەکان هەموو دانیشتوانی زەوی شیزۆفرینیا هەیە. بەڕاستی گەلێ زۆرە. سەتایەک ینی لە وڵاتێکا 100 ملیۆن بن احتیمالی ئەوەی کەوا 1 ملیۆن کەس تووشی شیزۆفرینیا بوو بێ گەلێ زۆرە. یعنی ئەوە ئەهێنێ کەوا باز بکرێ و گرنگی پێ بدرێت. دواتر دێنە باسی ئیتیۆلۆجی، واتە هۆکارەکان چین، شتێک چۆنەڵێ تاوانبارە لەم بابەتەیە. ئەوەی کە تاوانبارە لەم بابەتەیە بە شێوەیەکی گشتی ١٧٠ جنتیکە، واتە جین زۆر زۆر دەورێکی گەورەی هەیە. ئەوەی ئەمێنێتەوە the remaining 30% associated with other factors. ئەوەی ئەمێنێتەوە پێڵێن environment، کۆچکردن، مادە هۆشبەرەکان، ئەمانە دەوریە. بێ ١٧٠ بە شێوەیەکی گشتی بابەتی جنتیکە. شتێکی ترمان هەیە پێوتێ first degree relative، واتە کەسێکمان هەیە کە شیزۆفرینیا هەیە لە ماڵێکە، براو خوشکەکانی دە ئەوەندە چانسی ئەویان هەیە، چانسێکی خراپ تەمان، کە شیزۆفرینیان توش بێت. و نووسراوە more common in identical to it، ئەوانەی کەوا دوانن و دوانەیەکی ئایدنتیکاڵ، یعنی هەردووکیان لێک هێلکەوە دروست بوون، ئەو احتیمالی گەلێ زۆرەکەوە یەکێکیان ئەگەر تووشی شیزۆفرینیا بێ ئەوەکە تریش توش بێت. ئەمەش باسی بابەتی کرۆمۆسۆم و زیاتر چوونە ناو بابەتە زانستە پزیشکەکەەوە کە پێویست ناکە لێرە باسی بکەین. ریسک فاکتەر، چ کەسێک کە احتیمالی توشبوونی هەیە، یعنی چی بێت توشبوون بەم حاڵەتە احتیمالی زیاترە. فامیلی هیستری، ئەگەر بێت و لە عائیلەکەیە کەسێک هەبێ، یعنی ڕابردووی باشە باوکی باپیری بۆ نمونە، مامەکانی، خاڵەکانی، ئەوە احتیمالی ئەوەی کە کەسەکە تووشی شیزۆفرینیا بێ زۆرترە. ماتەرنەڵ ماڵنیوتریشن، ئەگەر لە سکی دایکەکە تووشی جۆرێک لە بەدخۆراکی بوو بێ، ینی خۆراکی پێ نەگەیشت بێ، برسێتی بوو بێ، و هەروە illness during pregnancy، لە کاتی حەملە نەخۆش کەوت بێت، ئیتر هەر نەخۆشێک بێت. significantly higher rate in homeless and patient likely secondary to their ability to function in society due to the ئەوانەی کەوا بە شێوەیەکی گشتی هۆملسن، بێخان و ماڵن، ڕسکی زیاتریان هەیە کە تووشی ئەم نەخۆشە بکەن. لەسەر دێنە سەر بابەتی لە ڕووی کلینیکیەوە چییە، کرایتریاکەی چییە؟ وتمان یەکەم شت ئەبێ دیلوژن هەبێ. دیلوژن شتمان چییە؟ لە نێوان دوو کەوانەیە، فۆلس هەڵەیە، باوەڕێکی هەڵەیە about self، لەبارەی خۆتەوە یاخود لەبارەی others، ئەوانی ترەوە، which persist despite proof to the contrary، یعنی هەرچەنێ بۆی بسەلمێنی کە ئەم شتە وانیە باشە. بۆ نمونە ئەگەر بڵێ من لەگەڵ هەساری مەریخە قسە ئەکەم، دانیشتوانی هەسارێکی ترا قسە ئەکەم، هەرچەنێ بێنی بۆ ڕوون بکەیتەوە ئەم شتە ڕوونادا، احتیمالی ئەوەی کەەوە ئەم شتە ڕوودا زۆر زۆر کەمە، یعنی هەر احتیمالی وا هەر نییە، ئەو باوەڕ ناکە. باشە. دووهەم hallucination، وتمان هەلوەسە sensory perception in the absence of external، شتێکی گوێ لێ بێ وەکوتمان کە ئەسڵەن نییە خۆی، یان شتێک ئەبینێ کە ئەسڵەن بوونی نییە. دواتر disorganized thoughts or speech،
disorganized speech وەکو چی وەکو حاڵەتێکمانەیە پێوترێ circumstantiality واتە تۆ پرسیارێکی لێکەی ئەڵێی ماڵتان لەکوێ باشە ئەو ئەیهێنەیە باسی ئەوە کە بۆ من ئەڵێ ماڵیان لە هەولێرە با دێ باسی ئەوە کە ئەڵێ ئەم کوردستانە وڵاتێکی وا خۆشە ڕۆیشتم بۆ ئەوروپا من سەفەرێکی ناخۆش بوو هێنێتەوە لە کۆتایی ئەگەر بە تۆ بڵێت کەوا من بۆ نمونە خەڵکی هەولێرم بۆ نمونە شتێترمان هەیە بە ناوی تەنجەنشاڵەتی یعنی تۆ پرسیارێکی لێکەی ئەو بەتەنیشتی ئەو پرسیارەی تۆ وەڵامەداتەوە یعنی وەڵامەکە دەردەست ناکەوێت باشە loose association واتە دوا بە دواییەکی گفتوگۆکەت یان قسەکانی ئەو دوا بە دواییەکێکی دروست نییە یعنی ئەکرێ باسی بۆ نمونە نەخۆشەکەی بکات دواتر باسی خانەوادەکەی بکات دواتر باسی یعنی لە ناو ڕستەیەکا باسی چەند شتێک بکات کە هیچ پەیوەندی بە یەکەوە نییە شتێتر هەیە بە ناوی word salad واتە وەکو وایە وشەکان بکاتە توێتێ زەڵاتە بیکا بە زەڵاتە یعنی ئەوە ئیدا بەسەرێکە ئەوە تێکەڵ ئەیڵێ باشە حاڵەتە ترمان هەیە پێوتێ نیۆلۆجیزم یعنی ئەوەندە ئیشەکە هێنا ئەوەندە دیسئۆرگەنایزد تۆتی یان سپیچی هەیە ئەوەندە ناڕێکی لە بیرکردنەوە و قسەکانیان هەیە وشەی تازە خۆی دروستێکە باشە هەندێک جار گوێتان لێ بێ کابرا هیندی قسەی کرد نازانم زمانێکی ئەفریقی قسەی کرد ئەوە بەشێکی زۆری هەر ئەوەیە کەوا وشەی سەیر و سەمەد دروستەکەن باشە کە تۆ نازانی مانای چیە لەبەرەوەی ئەوەیە دواتر دیسئۆرگەنایزد ئۆ کەتەتۆنیک بیهێڤیەر وتمان ڕەفتاری سەیر و سەمەر وەک وتمان پیساییکردن لە شوێنێکی گشتیە یاخود پاڵکەوتن لە ناو جادەیەکی گشتیە یاخود یعنی دێتە ژوورەوە لەگەڵ دکتۆرەکە بۆنە دەستی بۆ با یاخود هەندێک ڕەفتاری ڕەنگە هەندێک جار چۆنەڵێ خەتەر مەترسیداریش بکە پەلامار بدا تەبەن ئەمە کە پێوتێ هۆمۆسیداڵ لە نەخۆشانی شیزۆفرینیای زۆر هەیە ینی حاڵەتی کوشتن ئەمانە هەیە دواتر نەگەتیڤ سیمپتۆمانەیە کە ئەم حاڵەتانن سۆشیاڵ ویدرۆڵ لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەوە کەسەکە زۆر دێتە دواوە ینی پەیوەندەکانی کەمەکاتەوە لە لەگەڵ خێزانەکەی خۆشیە لە ناو خێزانەکەشە پەیوەندی نابەسێ ڕاتە ژوورێکەوە فلات ئەفکت واتە کەسەی دەموچاوێکی وەکوەوەی کەوا بڵێ ئیمۆشنی تیانە بێت باشە یعنی کاردانەوە نییە ئەڤۆڵیشن جۆرێک لە جۆرەکان ئیرادەی نییە پێی بڵێ هەستە بڕۆ بۆ نمونە ئیشەکەت بکە تااقەتی نییە هەستە بڕۆ فلانش بکە بازاڕیەکمان بۆ بکە تا ئەڵێ ناتوانم ئەپاتی جۆرێکە لە چۆنەڵێها تەواوبوونی ئێنەرژی باشە تەواوبوونی وزە ینی چۆنەڵێ ئەوەی تر ئیرادە بوو ئەمە هەر ینی لەشی بە کوردیەڵێ لەشی داهێزراوە ینی ئەو هیچ توانایەکی نییە ئەنهیدۆنیا وتمان چێژ لە هیچ نابینی باشە طبعا لە کتێبی کۆمپرێهنسیڤە کتێبێکی شامیلە گەورەی لە نەخۆشیە دەرونیەکانە خاڵێک باسەکە ئەڵێ نەخۆشانی دەرونی ئایا چێژ لە هەموو شتێک نابینن بۆ نمونە ئەگەر بێت و خواردنێکی خۆشببینە بەردەستیان چێژی لێ نابینن ئەڵێ نە ئەم جۆرە چێژیان هەیە بەڵام کێشەیەکیان هەیە ئەویش ئەوەیە ئەنتیسیپەیتەری پلێژەریان نییە یعنی چاوەڕوانی چێژ ناتوان بکەن دیوتانە مناڵێک کە پێڵی سبەینێ یان هەفتەیەکی تر جێژنە چۆن خۆی ئامادەکە بەردەوام بی لێ کاتەوە بەردەوام خۆمان ئەو حاڵەتەمان بەسەرە هاتووە ئەوان ئەوەیان نییە بەڵام ئەو کاتێکەوە خۆشەکە هەیە چێژەکە هەیە چ چێژی ئەوە بێت خواردنێکی خۆش بە یاخود چێژێکی سێکسی بێ
چێژی لێبین بەڵام ئەوەی کەوا فکری لێ بکەنەوە و چۆن بۆ داهاتووی کە بەدەستی بێنن ئەویان نییە و هەروەها چێژێکی کۆمەڵایەتی ئەوەشیان نییە بەڵام چێژێکەوە بێتە بەردەستیان باشە خواردنێک یەکسەر چێژی لێبین وەکو ئێمە poverty of speech وشەی کەمە یەکێ لە حاڵەتەکان کە لە نەگەتیڤ سیمتۆمە واتە نیشانە نەگەتیڤەکانە هەیە ئەویشەوەیە و کەسە قسە زۆر کەمەکە قسەی کەمە یعنی تۆ کۆمەڵێک شتەڵێ ئەو بە بەڵێ یان نەخێرێ جواب تەداتەوە و ئیتر بەبێ کاردانە شتێترمان هەیە بە ناوی ثۆت بڵۆک چییە؟ یعنی باسی شتێکت بۆ کا بۆ نە قساکات لە ناکاوە ئەڵێ لە ناکاوە ڕاوەسێ ئیتر قسە ناکات وەک بڵێ قسەکان کۆتاییان هات باشە قسەی پێ نامێنێ کە دێتەوە ئەوێ قسە بکات لە بابەتێکی ترەوە دەست پێکە وەک بڵێ ئەو بابەتەی تر چۆنەڵێ هەر نەما بێ لێرە باسی ئەوەکە ئەڵێ بۆ ئەوەی تەشخیصی بابەتەکە بکەین دایگنۆزی بکەین ئەبێ دوو دانە لەو سیفەتانی delusion hallucination disorganized thought و disorganized behavior یان negative symptom هەبێت باشە at least one month ئەبێ بەلای کەمەوە مانگێک ئەم حاڵەتە هەبێ لەگەڵیشیا چیمان هەبێ لە 6 مانگە impaired social function نی هەبێ واتە 6 مانگ ببینین ئەم کەسە نە ئەڕواتە سەر ئیشەکەی نە پەیوەندی کۆمەڵایەتەکانی بەسەریەکەوە بە ساغی ماوە ئەبێ ئەم حاڵەتەی هەبێ دواتر طبعا هەندێک نمونەمان هێنایەوە ئەمە جۆرێکە لە چۆنڵێ ڕوونکردنەوەی ئەو بابەتە وتمان سەرکەمستانشاڵێتی ئەو حاڵەتەیەکەوە باسەکە باشە لە کۆتاییە دێتەوە ناو خاڵەکە ناو ئەسلی مەوزوعەکەی کەوا تۆ پرسیارت لێ کرد ماڵتان لەکوێ ڕۆیشت باسێکی دوور و درێژی کرد ئینجا هاتەوەتی ماڵمان لە هەولێرە تەنجەنشاڵەتی ئەوەی تر وتمان پرسیاری لێکی what's your birthday کەی لەدایک بووی ئەو دێت باسی ئەسان شتێترەکە باسی my cat باشە باسی کەتەتۆنیامان کرد ئەو جۆرە جوڵەی کەوا لێرە پیشان دراوە ئەوە جۆرێکە لە جۆرەکانی کەتەتۆنیا واتە جوڵەیەشی چۆنەڵێ ناتەواوە بۆ نمونە بەو جۆرە جوڵەیە ڕەنگە نیو سەعات زیاتر بمێنێتەوە و هەروە ئەڤۆلیشنمان هەیە وتمان ئەوەی کەوا ئیرادەی نییە لەسەر بۆکە بینن لەسەر ئەو تەختەیە لەسەر ئەو سیسەما یاخود ئەو قەنەفەیە پاڵ کەوتووە بە هیچ جۆرە تااقەتینی هەڵسێتەوە زۆر باشە وتمان باسێکمان کرد لەسەر پۆزیتیڤ سیمتۆم و نەگەتیڤ سیمتۆم پۆزیتیڤ سیمتۆم چییە دیلوژنە وەهمە هەلوەسەیە باشە بیزار بیهەیڤیرە بیزار واتە شتێکە زۆر ئەوە ینی عەجیب و غەریبە باشە وەکوتمان کەسێک بڵێ من لەگەڵ مەریخا قساکەم لە ماڵی خۆمانەوە بەبێ هیچ شینێک ئەمە ینی زۆر عەجیبە thought disorder و poor attention negative symptom ئەوەی کە باسمان کرد کەسەکە ئیمۆشنی فلاتە باشە یعنی کە بۆی باسەکەی ینی نوکتێکی بۆی گێڕیتەوە وەک بڵێ هیچ ئیمۆشنێ نابینی وتمان کێشیان لە قسەکرد نابێت هەندێک جار ئەلۆجیا ینی بە هیچ جۆرە هەر قسە ناکە
پرسیاری لێکەی ئەتەوێت شتێکت بۆ ڕوون بێتەوە باسێکت بۆ بکە پرسیارەکان جواب داتەوە بە هیچ جۆرێ هەروەها وتمان ئەڤۆلیشن ئیرادەی نییە و هەروەها ئەنهی دنیا چێژ لە هیچ شتێک نابینێ طبعا ئەمە کرایتیریای DSM-5 کە بە تەفاسیلی لێرە باسی کردووە پێم وابێ شتێکمان باس کرد لەسەری کە هەر ئەوەندە ئەتوانین بۆ ئەم کاتەکەمە ناتوانین بە تەفاسیلی ئەم ئەوەی کە وتراوە لە DSM-5 هەمووی ڕووکەینەوە هەندێک خاڵ هەیە بە شێوەیەکی گشتی باسیەکەین لە کرایتیریای DSM-5 ئەویش ئەو خاڵی کەوا لە زۆربەی بابەتەکانە هەیە نەخۆشیەکانە هەیە ئەویشەوەیە کە نابێت بەهۆی هیچ نەخۆشیەکی ترەوە باشە بەهۆی هیچ دەرمانێکی ترەوە ئەم حاڵەتەی توش بوو بێت ئەمە زۆر زۆر مهمە و هەروەها خاڵی کۆتایی خاڵی F لە کۆتاییە باسی شتێکی کردووە ئەویش ئەوەیە کە ئەڵێ ئەوانەی کەوا ئۆتیزمیان هەیە ئەبێ زیاتر چۆنەڵێ تەکید بکەینەوە کەوا چۆنەڵ ئۆڤەرلاپ یاخود پەیوەندی ئۆتیزمەکە لەگەڵ شیزۆفرینیاکەیە لەبەرەوەی هەندێ مناڵەیە ئۆتیزمیان هەیە دوای تووشی شیزۆفرینیا بن ئەبێ زیاتر تەکید لەسەر ئەو بابەتە بکەینەوە دوو شتمان هەیە کەوا زۆر مهمە کەسێک کە تووشی شیزۆفرینیا ئەبێت چه حاڵەتێکە ئەگەر توش بێ باشە و ینی چی هەبێ باشە و چی هەبێ خراپە ئەگەر بێت و یەکەم حاڵەت good premorbid functioning ئەم حاڵەتانە باشە ئەگەر کەسێک تووشی نەخۆشی شیزۆفرینیا بێ ئەم شتانی تێدا بێ یەکەم شت کەسەکە پێشەوەی توش بێ کەسێک بێت چالاک بێ خەریکی خوێندن بێت ئیش و کاری هەبێت ئەمانە زۆر زەڕورن باشە لەم بەپێچەوانەوە پور پریمۆربت فانکشن ئەگەر کەسێک خۆ پێشتر مناڵی یان هەرزەکاریی هەبوو بێکەوە گۆشەگیر بوو بێت گۆشەگێر بوو بێت و تااقەتی هیچی نەبوو بێ خەریکی شتێک بوو بێ هاوڕێی نەبوو بێ ئەمە پێوترێ پور پرۆگنۆسس واتە احتیمالی ئەوەی بەرەو باشتر بڕوا کەمە دووهەم شت لیت ئۆنست ئەگەر درەنگ تووشی بێ ئەمە حاڵەتێکی باشە بۆ نەخۆشەکە بەپێچەوانەوە ئەگەر زوو توش بێ هەتا زووتر توش بێ بۆ من لە 15 ساڵی توش بێ خراپترە وەک لەوەی لە 20 ساڵی لە 20 ساڵی توش بێ خراپترە وەک لەوەی لە 25 و 30 حتا زووتر توش بێ ئەم شیزۆفرینیایە حاڵەتەکە خراپترە هەتا درەنگتر بێ باشترە سێم شت obvious precipitating factors واتە ئەگەر بێت و هۆکارێکی ڕوون هەبێ بۆ توشبوونی شیزۆفرینیاکەی واتە ماوەیەکی زۆر زۆرە ئەم بۆ نمونە مادەیەکی کحول هین ئەکێشێ باشە مادەیەکی هۆشبەر ئەکێشێ دوایی وازی لێ هێنا و ئێستا نیشانەکانی شیزۆفرینیای توش بووە باشە یعنی ئەو کرایتیریایە ئەو سفاتانەی کەوا باسمان کرد بۆ مانگێک دواتر بۆ 6 مانگ فانکشنی لە دەستداوە واتە وەزیفەی خۆی لە دەستداوە تووشیە بێ ئەگەر هۆکارەکە ئەوە بێ و تووشی ئەمەی کردبێ ئەمە حاڵەتێکی باشە بەڵام ئەگەر ئەوە نەبێت وەک بڵێ بەڵایەک بێ و لە چۆنەڵێ ئەمە بۆکو نمونەیە لە ئاسمانەوە دابەزی بێ و بەبێ هیچ هۆکارێک تووشی بوو بێ ئەوە حاڵەتێکی چۆنەڵێ باش نییە چوارەم شت ئەگەر ماریت ژنی هێنا بیان شووی کردبێت لەبەرەوەی چۆنڵێ جۆرێک لە هاوکاری جۆرێک لە پێکەوە بوون زەڕورە بۆ ئەم بابەتە بەپێچەوانەوە ئەگەر سینگڵ بێ ئەگەر دایڤۆرس بێ
واتە لێک جیاو بێتەوە یان تەلاق ئەو بابەتی تێکوت بێ بۆ هەردوو ڕەگەستەوان. پێنجەم شت فامیل هیستری ئۆف مود دیزۆردەر، ئەگەر بێت و تێکچوونی میزاجی تێدا بێ، یعنی ئەگەر پێشتر دیپرێشن و ئەوانەی هەبوو بێ ئەمە حاڵەتێکی باشە. بە پێچەوانەوە ئەگەر فامیلی لە خێزانیا شیزۆفرینیای هەبوو بێ ئەوە هەر زۆر یعنی احتیمالی باش بوونی و ئەوە کەمترە. دواتر پۆزیتیڤ سیمپتۆم وتمان پۆزیتیڤ سیمپتۆم وتمان چییە؟ نیشانە ئەرێنیەکان هەلوەسە و ئەوەیە، هەلوەسە و وەهم و دیسئۆرگەنایزد بیهێڤیەر، واتە تێکچوونی ڕەفتاری، تێکچوونی کردداری و قسە و ئەمانەیە. ئەڵێ ئەگەر ئەمەی هەبێ باشترە، ئێمە هەندێک جار وازانین نا ئەمانە خراپن، نا ئەمانە باشترن وەک لەوەی کەوان نەگەتیڤ سیمپتۆمیە بێ. ئەو نەگەتیڤ سیمپتۆم وتمان ئەوە چییە؟ ئیرادەی نییە، چێژ لە هیچ نابینێ، لە ڕووی کۆمەڵایەتیەوە دوورەکەوێتەوە. ینی ئەم نەگەتیڤ سیمپتۆمانە نیشانە نەرێنیەکان خراپترن وەک لە نیشانە ئەرێنیەکان. حوتەم شت گوت سەپۆرت سیستم، ئەگەر بێت و خانەوادەیەکی هەبێ لەگەڵ یابن هاوکاری بکەن بە دەرد و ڕەنجەکەی بزانن، ئەوە حاڵەتێکی باشە. بەڵام بە پێچەوانەوە ئەگەر لە خێزانێکا بن کە ئەسڵەن ئەتراف بە نەخۆشی دەرونی نەکەن، بڵێن ئەمە جنە و ئەمە نازانم ئەو بابەتانە بێ، ئیمانیان بە فاڵ و جادو ئەم شتانە هەبێ، ئەو کەسە بەڕاستی تێداچێت، ینی خراپتر و خراپترە بێت. زۆر باشە. دواتر لە ڕووی تاقیگەییەوە ئێمە چێتوانین بۆ ئەم نەخۆشانە بکەین؟ ئەمە شتێکی پزیشکیە، بەڵام هەر بە کورتی ئەوەی کە هەیە شیزۆفرینیا بە شێوەیەکی گشتی لە کلینیکاوە بە وەرگرتنی هیستری، بە وەرگرتنی ڕابردووی و قسەکردن لەگەڵیا و لە ڕووی کلینیکیەوە دەستنیشانەکرێت. بەڵام هەندێ فەحس، هەندێ پشکنینی بۆ کرێ بۆ ئەوەی دڵنیا بینەوە ئەمەی کە تووشی بووە بەهۆی بۆ نمونە تۆکسیک یاخود بەهۆی دەرمانەوە نەبووە، بەهۆی نەخۆشی ترەوە نەبووە، بەهۆی مادەی ترەوە نەبووە کە بەکاری هێناوە، تەنها هینەکەی ئەمەیە. باشە. و EEG کە تەختیتی دەماغە، تەختیتی مێشکە، بۆ ئەوەی کەوا بزانین ئەو سایکۆسەی کە تووشی بووە بەهۆی ڤایرۆسێک کە دابێتی لە مێشکی بەکتریایەک شتێک بەهۆی ئەوە نەبووە. تەنها بۆ ئەمەیە ئەگینا بڵێن فەحسێک هەبێت وەکو نەخۆشی شەکرە، وەکو نەخۆشی زەخم، هەر نەخۆشێکی تر ئێمە بیکەین بۆ ئەوەی کەس بزانین کەسەکە شیزۆفرینیا هەیە، شتی وامان نییە. ئێمە باشە تەنها ئینڤێستیگەیشن ئەو پشکنانەکەن بۆ ئەوەی تۆزێک بۆ ئەوەی کەوا ئەو نەخۆشیانەی کەوا ئەو مادانەی ئەو نەخۆشیانەی تر وەلاوە بنین و تەنها تەرکیزمان لەسەر شیزۆفرینیاکە بێت. دواتر دێنە سەر تریتمنت، واتە عیلاجکردن. کاتمان کەم ماوە بە سەریعی ئەمە بەخێرایی ئەمە باسەکەین و کۆتایی پێدەین ئینشاءڵڵا. طبعاً شتێکمان هەیە بە ناوی داخلکردن لە نەخۆشخانەیە. ئەمە چۆن ئەکرێت؟ لە دوو حاڵەتە. حاڵەتی یەکەم ئەوەیەکەوە ئێمە بزانین ئەو کەسەی هەندێک جار گوێی لە شتێکە بێ، باشە گوێی لە دەنگێکە بێ، ئەڵێ عەزێتی خۆت بدە، ئەگەر بێت و شتێکی ئاوا ڕوو بدا، ئەوە ئێمە ئەو کەسە ئەبێ داخلی نەخۆشخانە بکەین. باشە. دووهەم شت ئەگەر بێت و ئەو کەسە بەهۆی ئەوەی نەخۆشی تری هەیە یان هەر ئەم نەخۆشی ئەو نەقورسە ناتوانێت ئیحتیمام بەخۆی بدا، ئیحتیمامێک کە بۆ نمونە پاک و تەمیزی خۆی، عیلاجەکانی بخوا، ئەم شتانە، ئەوە ئەبێ داخلی نەخۆشخانەی بکەین.
لە نەخۆشخانەش وەکو هەمیشەکە داخلەکرێ یاخود هەر لە دەرەوەش عیلاج وەرەگری. ئێمە عیلاجمان هەیە بە دەرمان بە حەب بە دەرزی هەمانە کە ئێستا ئەوەی کە لێرەیان نووسراوە هەر بۆ زانیاریتان ئێمە جۆرێک لە هینمان هەیە ئینجێکشنمان هەیە واتە دەرزیمان هەیە یەک جار ئەتوانین لە مانگێکا بەکاربێنین هەمانە ئەتوانین لە 10 ڕۆژە لە 2 هەفتەیە تەپەن ئەمەش خۆتانەزانن نەخۆشانی دەرونی یەکێک لە گرفتەکانمان ئەوەیەکەوە عیلاج بەکار نایەنن بۆ ماوەیەک وەڵێ تەواو باشە بێ وەڵێ تەواو کێشەم نییە دکتۆر من عیلاج بەکار نایەنم پێویست بە عیلاج نەماوە باشە لەبەرەوە تۆ ئەڵێی ئەمە بەدیلە جێگرەوەی ئەوە عیلاجێک کە مانگی یەک جار بۆ نمونە بەکاردی ئەوش دیپۆتی پێوترێ لە ڕێگەی ماسوولکەوە لێدرێ و چارەسەرێکی باش. ئێمە خاڵێک هەیە کە باسی بکەین کە ئەمە بۆ ئێوەی بەڕێزی دەروونناس زەڕوورە قسەیەک هەیە کە ئەڵێ شیزۆفرینیا وازی لێبێنە دەرمانەکەی بەرێو تەواو بەڕاستی ئەمە وانییە سایکۆثێراپی چارەسەری دەرونی زۆر زۆر گرنگە. چارەسەری دەرونی بۆچی گرنگە بۆ جەماعەتی شیزۆفرینیا ئەو کەسانەی تووشی شیزۆفرینیا بوونە improve social functioning ئەمانە لە ڕووی کۆمەڵایەتیەوە چۆنەڵێ ئەو سکیل ئەو کارامایانەی کە پێویستە نایانمێنێ یان هەر بەدەستی ناهێنن. سایکۆثێراپی ئیشی ئەوەکە کە ئەم کارامەیانیان فێر بکات کە ڕۆیشتە شوێنێک ئاوایان وت بۆن نەت و ئاواکەی ئاوا جواب بەدەیتەوە بۆ نمونە جۆرێک لە ئەتەکیەت جۆرێک لە بەستنی پەیوەندی جۆرێک لە بەردەوامیدان لە پەیوەندیە لە سایکۆثێراپیە فێری ئەم نەخۆشانەکەی یعنی جۆرێک لە پەروەردەکار ئەبێ ببینێ باشە ینی بۆ نمونە بە نەخۆشەکە هەڵێ لە شوێنێکە کە ئاوایان شتێکیان وت تۆ نابێ هەڵچی ئەبێبی لێ بکەیت تۆ بزانم بۆچی وایان وتووە باشە ینی تۆ زیاتر وەکو پەروەردەکارێک دەورە بینی وەک لەوەی سایکۆثێراپیست ینی ئەمە تێراپیە چارەسەرە بەس بە تامی پەروەردەکردنەوە. دواتر behavioral treatment ئەمەش هەر بابەتی لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر زۆر زەرورە. شتێترمان هەیە family oriented treatment ئێمە ئیشەکەمان بەشێکی ئەوەیە خێزانەکە ڕابێنین و پێیان بڵێن کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم نەخۆشە بکەن لێی تێ بگەن لە نەخۆشیەکە تێ بگەن نەک یەکێ لە حاڵەتە زۆر زۆر ناخۆشەکان بەسەر ئەم نەخۆشانەیە دێت خێزانەکە باوەڕ ناکەن کەەوە ئەمە نەخۆشیەکە بۆ نمونە چاکبوونەوەی نییە بە هیچ جۆرێ. شیزۆفرینیا ئەوەی کە هەیە ئێمە پێوترێک not curable یعنی ئەوەی بڵێن چاک بێتەوە چاک نابێتەوە لەبەرەوە ئەو نەخۆشە داماوە باوا بڵێ 50 دکتۆری پێکرێت باشە احتیمالی هەندێ جار ڕەنگە ببرێتە دەرەوەی وڵات نەخۆشمان بۆ هاتۆ چووەتە ئەڵمانیا بۆنە باشە ئێمەش پێڵێن ئەگەر بڕۆیتە ئەمریکا کە DSM-5 لەوێ ئەنووسێت باشە هەرچی کتێبی گەورەی دەروونناسی و دەروونپزیشکی هەیە و باسی دەرمانەکان و هەیە لەوێ شار ئەوەیە باشە ڕەنگە هەندێک دەرمان هەبێ لای ئێمە نەبێت بۆ نمونە باشە بەڵام ئەو دەرمانە ئەگەر بیشی هێنێن نەخۆشەکەمان بۆت چارەسەر ناکە یعنی بڵێ بڕۆنەوە ماڵ ئەمە تەواو شیزۆفرینیای نەما. لەبەرەوە زۆر گرنگە ئێمە سایکۆثێراپیست چارەسەرکاری دەرونی
دابنیشێ لەگەڵ خێزانەکەیە، چۆن مامەڵەی لەگەڵا چۆن لە بابەتەکە تێبگەن. لە کۆتاییە ڕاستیەکی زۆر تاڵ و ناخۆش هەیە، ئەویش ئەوەیە کە لە ١٠٠ ئەوانەی کەوا شیزۆفرینیایان هەیە خۆیان ئەکوژن. ئەمە ڕاستیەکی زۆر زۆر ناخۆش و تاڵە کە سادەش زۆرە، ڕێژێکی گەلێ زۆرە، و ئەمەش باشترین پرێدیکتەر واتە بۆ ئەوەی بزانین کە ئەم کەسە احتیمالی ئەوەی خۆی بکوژێ و احتیمالی ئەوەی هەیەکەوە هەوڵی خۆکوشتن بدا ئەوەیە کە جاری پێشووتر جارانی پێشوو هەوڵی دابێ و تایە سەرکەوتوو نەبوو بێ. پێم وایە کاتەکەمان 2 دەقەشی تێپەڕیوە، لێرە کۆتایی پێدێنین. ئەگەر پرسیارێک هەبێت ئێمە ئامادەین وەڵام بدەینەوە، ئەگەریشتا کۆتایی بە بابەتی ئەم شەومان بێنین. طبعاً ئەمە کورتەیەکە و بە سەریعی و بە خێرایی پێیا تێپەڕین. پێویستی بە زیاتر هەڵوەستە لەسەرکردن هەیە، پێویستی زیاتر بە وانەی زۆر بە تەفسیلی تر هەیە. ئەمانە تەنها سەرقەڵەمی پێڵێن، هێدلاینن فقط. سلام علیکم، دەستت خۆش دکتۆر بۆ بابەتەکەت. عەلەیکم ئەسسەلام، دەستی ئێوەش خۆش بێ و بفەرموون. پرسیارەکەی من ئەوە بۆ ئەتوانین مەسەڵەن شیزۆفرینیا کەسێک کە شیزۆفرینیای هەبێت شاک بێت لە نەخۆشیەکەی یاخود پەڵێنی بکەین پێ پەڵێن بەندی ئاستی شیزۆفرینیاکەی بزانین. ئەوەی کە هەیە ئێمە ئەسڵەن بابەتی شیزۆفرینیا و بابەتی سایکۆسس وەک لە ناونیشانی بابەتەکەمانە هەیە و لە DSM-5 کە باس کراوە، ئەسڵەن ئەڵێ شیزۆفرینیا خۆی سپێکترەمە، واتە چییە؟ شەبەنگە. چۆن ئێمە ئۆتیزممان هەیە شەبەنگە، شیزۆفرینیا شەبەنگە. بەڵام ئەوەی کەوە تۆ دیاری بکەی بۆ نمرەی بدەیتێ شتێکی وامان نییە. ئەوەی کە هەیە ئەیبینین لە ڕەفتاری کەسەکەیە. باشە، وەک وتمان ئێمە دووشتمان هەبوو بە ناوی گود پرۆگنۆستیک فاکتەر، واتە ئەو فاکتەرانی کەوا وا لە کەسەکەکە وەزعی باشتر بێت. باشە، زۆر باشە، دەستت خۆش دکتۆر. کاک بورهان نەتوانین پرسیاری خۆت بکەی. بفەرموو. سڵاو کاک دکتۆری، وادارم باش و سەلامەت بن. پرسیارم هەبوو. وڵا یەکەم لە بابەتی دیسئۆرگەنایز تینکینگ ئەند سپیچە بەڕستان باسی ڕەفتار و شێوازی ڕەفتارتان کرد، بەس پێم وانییە لە بابەتی دیسئۆرگەنایزدا باسی ڕەفتاری تیابێت لە DSM-5 تیاڕە. کاک دکتۆر، یا من هەڵم هەستەکەم بە هەڵە شتەکەم وەرگرت بێت. ئەوە خاڵێک. خاڵی دووەم، باسی هینتان نەکرد لە بابەتی دیسئۆردەرەکانی دەرونیە لە کرایتیریای DSM-5 تیاڕە. یەکێک لە بابەتە گرنگەکان دیفرێنشاڵ دایگنۆسیسە. پێم وابێ ئەوە یەکێک لە بابەتە سەرەکیەکانەکە بتوان ڕوونی کەنەوە بۆمان مەمنونە بین. و پرسیاری سێمیشم کاک دکتۆر، ئایا ئەو کەسانەی کە شیزۆیدن ئەتوان پەیوەندی خۆشەویستی دروست بکەن و لایەنی سۆزداری پێک بێنن؟ سوپاس. سپاسی جەناب شتەکەم. لە پرسیاری سێمەوە دەست پێ بکەم. طبعاً بابەتی پەیوەندی کۆمەڵایەتی و نەبینینی چێژی کۆمەڵایەتی ئەوە لە کتێبی کۆمپرێهێنسڤە باسێکی ئەوە کراوە کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە چێژی کۆمەڵایەتی ئەنهیدۆنیایان تووشە بێ. بەڵام پێچەوانەکەی ئەبینین ئێمە لەمەیە، یعنی جۆرێک لە هاوسۆزی هەیە لەگەڵ خێزانی خۆیان. باشە،
ئێمە بەڕوونی بینی کە ئەگەر بێت و یەکێ لە کاتێککە عیلاجەکرێ و دێتەوە جۆرێک لە ژیان ئەکات، ئەگەر کەسێک لە ئەندامانی خێزان بۆ نمونە ئەو کە پەیوەست بووە پێوەی پێشتر دیار نامێنێ یاخود بە شێوەی لە شێوەکان زۆر متەئەسیرە بن، زۆر کاریگەرە بن. لەبەرەوە پەیوەندی خۆشەویستی بەو مانایەکەوە ئەو پەیوەندیە قوڵێکە باسەکرێ ڕۆمانتیکە پێرفێکتە نەختێک زەحمەتە ڕوو بدا، بەڵام پەیوەندیەک زیاتر بەلایەنێکی فەسلەجی و بەلایەنێکی جۆرێک لە کۆمەڵایەتی بوون و ئەوە بەڵێ ڕوو ئەدات و هەیە و دەبینین لە نەخۆشانی شیزۆفرینیایە. بۆ بابەتی یەکەمت، پرسیاری یەکەمت، ئەگەر ئەوەی کە من لێ تێگەیشت بم، بابەتی disorganized speech. disorganized speech ئەگەر بۆ بخوێنمەوە کرایتیریاکە بە تەحدید خاڵی ئەی ئەم شتانی تێدا نووسراوە: delusion, hallucination, disorganized speech، کە وەکو ئێگزامپڵێک نووسێتی frequent derailment or incoherence، ئەمەی تیان نووسراوە. دواتر grossly disorganized or catatonic behavior، دواتر نێگەتیڤ سیمپتۆم نووسراوە. ئیتر نازانم پرسیارەکەی جەنابەت ئەگەر دووبارە بکەیتەوە لەسەر چ شتێک بوو. دکتۆری بەڕێز باسی ئەوەتان کەوت، باسی ڕەفتارتان کرد لە دیسئۆرگەنایز سینکینگ ئەند سپیچە، ئەو بابەتەی کە ئێستا بەڕێزشان خوێنتانەوە، نازانم DSM-5 تان لە بەرەسای یا 5TR، من لەوەیان تێ نەگەشتم. TR ڕێک TR. زۆر باشە دکتۆریان، ئاخر ئەویان بیهیڤیەر کەتەتۆنیکە وایە؟ تەماشاکە disorganized or catatonic هەردووشی تێدایە. بابەتی ئۆر خۆتەزانی یان ئەوە یان ئەوە، یعنی ئەوە ڕێک بە تەحدید نووسراوە grossly disorganized، یعنی یان کاتاتۆنیکە یان disorganized. یعنی ئەو ئێمە جەنابی ڕەنگە بینی بێتت بەڕوونی disorganized behavioriان هەیە تیانە ئەبینی. ئەوە کاتاتۆنیکە ئەوە هیچ، ئەوە زۆر زۆر وازحە. بابەتی کاتاتۆنیە لە شیزۆفرینیا زۆر زۆر بەڕوونی بینی. دروستە کاک. پرسیاری سێمشم کاک دکتۆر دیفرێنشیال دایگنۆسیس بوو، نازانم من چەند دقیقە خەتم نەما، نازانم باستان کرد بە ڕێستانیا خودنە یەکێک لە بابەتە سەرەکیەکانی DSM، نازانم تا چەند لەم بابەتانە لەگەڵیانیەوە ڕوونکردنەوەتان داوە لە سەریا خودنە. تەماشاکەن بابەتی دیفرێنشیال دایگنۆزیس خاڵی دیە لە DSM-5TR تێکست ڕڤژنە. باسی ئەوە کە ئەڵێ یعنی بابەتی بایپۆلار و دیپرێشن ضرورە لەگەڵ ئەم بابەتەیە تێکەڵ نەبێت. ئەگەر بە تەحدید بخوێنەوە schizoaffective disorder and depressive or bipolar disorder with psychotic features have been ruled out، یعنی ئەبێ لەم بابەتە بکرێتە دەرەوە. باشە، یعنی ئێمە ئەبێ ڕوونی کەینەوە کە بایپۆلەری نییە، ڕوونی بکەینەوە کە دیپرێشنی نییە، ڕوونی بکەینەوە schizoaffective نییە. ڕوونا دەستم خۆشە دکتۆریان، سوپاس. سپاسی ئەو شەکەم. دکتۆر دوو دەقەیدی ڕائوەستین، ئەگەر پرسیاریان نەبوو کۆتایی پێدەنی. زۆر باش. ئەو بەڕێزەی کە ئەو سێ پرسیاری کرد ناویان چی بوو؟ کاک بورهان بوو دکتۆر. کاک بورهان پرسیاری زۆر زۆر جوان
و پرسیاری کەسێکە شارەزا و ئاگایە لە بابەتی دەروناسی کلینیکی وا دیار دەروناسی کلینیکی تەواو کردووە. دکتۆری بەڕێز بووم بۆرە ئێستا شوێنی ئەو فینانە نییە قسمە دەبێت لەگەڵ سافێکە خەریکی وەرگێڕانی DSM-5 PR ئینشاڵڵا لە چەند ساڵی داهاتوو بەڵکو بکەوێتە بەردەستی خوێنەرانی کورد وەک کلینیکال سایکۆلۆجیست و سایکاتریکەکە. ئەوە هەواڵە خۆشەکەیە جا. زۆر سپاس شانازین دکتۆر گیان. بەڕاستی ئیشە جوانەکەن ئەوە ئێمە گرفتمانە بەڕاستی وەرگێڕان و تەرجمەکردنی ئەو بابەتانە ئەو وشانە ئەو دەستەواژانە شتێک بکەن کەوا ڕێککەوین لەسەری تێکچوونە شڵەزانە تێکچوونە مەبەستم ئەوەیە ڕێک بکەوین ناوی چی لێ بنین. ئەوە بێتە منبع بۆ هەموو کلینیکال سایکۆلۆجیست و سایکاتریکەکان انشاءڵڵا. ئەوە زۆر ڕاستی دەستخۆشتان لێکی. زۆر سپاس کاک دکتۆر بەڕێزم. ئەگەر هەر شتێک بێمە بکرێت دەستەکانتان خۆش بێت. زۆر سپاس کاک دکتۆر بەڕێز. تاو دکتۆر پێم وانییە کەسی تر پرسیاری هەبی زۆر سپاس ئەکەین لە پێشکەشکردنی بابەتەکەی ئەوڕۆت دەست خۆش بیماندی نەبی دکتۆر. برادران وەزان فۆرمەکەش خەریکە قەپاتە بی ئەوانەی کە پڕیان نەکردیتەوە فۆرمی غیاباتەکەتن تکایە پڕی بکەنەوە. ئەمڕۆ گەشتینەوانەی کۆتایی وانەی توارەمی واتە خولی سپەربیژنی نەخۆشیە دەرونیەکان ئێستا ئەتوانن بینەری وانەی یەکەم و دووەمی خولەکە بن لە یوتیوبی سایکۆفر ئینشاڵڵا بە زووترین کات وانەی سێم و چارەمیشدا ئەندرێ. دەست خۆش بی دکتۆر زۆر سپاس کاتێکی خۆش لەو مولایەکتان. کاتێکی خۆش بۆ ئێوە شەوتان شاد بێت.